پێویستمانە پێدا پەیوەند هەنێک دەستەواژە هەیە ینی ماناکی ئەوەندە تێر و پڕ و چڕە زۆر جار بە وشەیەکی بچووک توانی یەک تێڕبەی بەدەستەوە ئێستا چمە باسی ئەوە نووسەر عەدنان بەرزنجی دوو بەرهەم دوو کتێبی بەناوی بەناوەکانی گەشەی کەسایەتی لەگەڵ ستێکما بڵاو کردوەوە ستێکما زۆر مناقەشەمان کرد پێش پرۆگرام بۆ ڕوون بووە کە مانای چیە چەند مانای بەلایتەوە زۆر زۆری هەیە یەکێک لەوانە ئەوەیە بۆ ناوزڕاندن بەکاری ئەوکچڵە ماڵەکە ناو ناتۆر یاخود لێدانی کەسایەتیەکانە یاخود لەقەبێکی بۆ بدۆزیتەوە لە مانای زۆر زۆری زۆر مانای هەیە کوشەکە خۆی چەند بچووکە کەچی مانای زۆر زۆرە باشە با پێکەوە بینەربی بەڵام گرنگەوەیە من لە بواری خرۆدایە لە ساڵی 2007 کاتی دەتوانم بڵم بە شێوازێک لە شێوازەکان یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کوڕێکی بۆ عەدنان بەرزنجی ڕێخست بۆ بڵاوکردنەوەی دوو کتێبی بەناوەکانی گەشەی کەسایەتی و ستێکما لە کۆڕەکە نووسەر باز لە ناوەڕۆکی کتێبەکانی کرد ماوەی چەند ساڵێکە سەرقاڵی نووسینی ئەو کتێبانەیە کە لایەنی پەروەردەیی و ڕۆشنبیری و کاریگەری لەسەر نووسینەکانی هەبووە جێگیری سەرۆکی یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر سوپاسی کورساتی کرد کە ئامادەی کۆڕەکانیان دەبێت و گرنگی بە لایەنی هونەری و ڕۆشنبیری و ئەدەبی کوردی دەدات لە دوای تەمەنی باڵێن 10 ساڵی کاتێک کە مناڵ بۆن منە خەڵکی شارەکانی دیکەی کوردستان خەڵکی پارچەکانی دیکەی کوردستان کە دێنە میوانداریمان یعنی زۆر دڵخۆشمان دەکەن بۆ ئێمە دەتوانین میوانداری هەموو لایەکەین دووەمیشان زۆرا و زۆری کۆڕەکانمانە کە ئێستا کە ئەمڕۆ سۆسیۆلۆجیای پەروەردایان سۆسیۆلۆجیای کەسایەتی کە دوو کتێبن بۆ دوو ناونیشانی کە گوتم هەردووچیان ناونیشانی نوێن ینی بە بڵێن ئەوەی کە پێی دەگوترێ ڕۆشنبیری گشتی تەنها ئەوە نیەت و باس لە ئەدەب و لە چیرۆک و شەعر و ڕۆمان بکەیت ئێمە وامان پێ باشە هەرچی بوارێکی کە ڕۆشنبیری گشتی دەیگرێتەوە ئێمە بکەینە کۆڕی ئەمڕۆ کەشمان کە زیاتر بواری پەروەردە دەگرێتەوە کە ئەوەی کە خۆی ناوی ناوە سۆسیۆلۆجیای پەروەردە یان ناساندنی کەسایەتی خۆت هەردووچیان دوو بواری تایبەتمەندی زۆر دەگمەنن کە کەمتر کۆڕیان لەبارەوە دەکرێت ئێمە ئەو جۆرە کۆڕانە دەقۆزینەوە بەڕاستی بە تایبەتیش کابرایە کە لە شاری ئازیز سلێمانیەوە دێتە شاری هەولێر و باسی ساوایان و قوتابخانەکان دوای ئەوەی کە خۆی لەوێ بینیەوە